پێش ئەوەی تەمەنی ببێتە 2 ساڵ ڕۆژنامەکانی دەخوێندەوە. لە تەمەنی 10 ساڵیدا لە زانکۆ وەرگیرە. ویلیام جەیمس سایدس زیرەکترین پیاو لە جیهاندا. دایک و باوکی ویلیام دوو پزیشکی سەرکەوت و زیرەک بوون. کاتێک گاوسەرگیریان کرد هەمووان بیریان بوو ئەوە دەچوو کە منداڵەکەیان لەوانەیە زیرەک دەربچێت، بەڵام پێشبینی ئەوە نەدەکرا کە زیرەکی منداڵەکەیان بەگاتە ئاستەیەک کە لە تەمەنی 2 ساڵیدا بتوانێت بە ئاسانی گۆڤار و ڕۆژنامەکان بخوێنێتەوە. زیرەکی ویلیام زۆر جیاواز بوو. پێشەوەی تەمەنی بگاتە 9 ساڵ دەیتوانی بە 8 زمان قسە بکات. بە تەنارەوەش نەبوو، بەڵکو زمانێکی تایبەتی بەخۆی دروست کردبوو. باوکی ویلیام هەستی بە زانایی و زیرەکی کوڕەکەی دەکرد و هەوڵیدا لە زانکۆی هارڤارد منداڵەکەی دابنێت. ویلیام لە تاقیکردنەوەی زانکۆکە توانی سەرکەوتوو بێت، بەڵام بەهۆی بچووکی تەمەنیەوە زانکۆکە ڕەتی کردەوە کە وەری بگرن، بەڵام باوکی کۆڵی نەدا و دوای 2 ساڵ توانی زانکۆکە ڕازی بکات و ویلیام وەربگیرێت. بەوەش بوو بە بچووکترین خوێندکار لە زانکۆی هارڤارد لە ساڵی 1909. لە دوای بڕینی قۆناغی یەکەمی زانکۆ ویلیام لە بیرکاریدا هێندە زیرەک بوو کە تەنانەت توانی بگاتە ئەوەی کەوانە بە مامۆستاکانی بڵێتەوە. پاشان بڕوانامی بە کالیۆرۆسی لە ئادابدا هێنا. لە کاتێکدا تەمەنی تەنها 16 ساڵ بوو. لەگەڵ هەموو ئەو زیرەکی و لێهاتوویەدا ویلیام ئارەزووی بەناوبانگبوونی نەدەکرد. سەرەتا چێژی لە خوێندن و زانست و زانیاری وەردەگرت، بەڵام بەپێی تێپەڕبوونی کات و گەورەبوونی ئارەزووی ژیانێکی سادەی دەکرد. هەروەها دەیویست بە تەنها بژی و دوور لە چاوی هەموو کەسێک بێت. ویلیام بۆ دوورکەوتنەوە لە چاوی کەسەکان کارێکی ئاساییە کرد. موچەیەکی کەمی هەبوو، بەڵام لەگەڵەوەشدا خەڵکی وازیان لێ نەدەهێنا. هەواڵی کارکردنی بۆ مانشێتی هەموو ڕۆژنامەکان، بۆیە ناچار بوو کە کارەکەی بگۆڕێت. لە ماوەی ژیانیشیدا چەندین پەرتووکی نووسیوە، بەڵام لەژێر ناوی کەسانی دیکەدا بڵاوی دەکردنەوە. ویلیام توانی تەواوی بربەستەکان تێبپەڕێنێت و ئەوە بسەلمێنێت کە مرۆڤ لە هەموو گرفت و کێشەکانی گەورەترە و دەتوانێت ببێتە خاوەنی هەموو زانست و زانیاریەک.